ئەو کاتەتان باش گوتویانە کتێب باشترین هاوڕێی مرۆڤە. ئەم شەو میوانداری کۆمەڵە کەسێکی جوان دەکەین کە لە ڕێگای کتێب و یەکتریان ناسیوە. بەخێر بێن کا خالید وابزانم لەگەڵ کاک مەحموود لە ڕێگای کتێب و یەکترتان ناسیوە. بەڵێ ساڵی 1970 ئەو کاتیم لە وردوگای زۆرەملەی تۆسووران بووین. من لە گوندی سوونیەوە ڕاگوێزرا بووین بۆ تۆسووران. مامۆستا مەحموودی لە گوندی باوزێوە. لەوێ ئەو کاتێ من سەرەتای خوێندن بۆ دەما خوێن مامۆستا مەحموودی شەر دەخوێن. ڕۆژێک کتێبێکی پێبوو لەو کتێبەیەوە وردە لێک نزیک بوونەوە. من بۆ خۆم لە بنەماڵەیەکی ئەدیب لە دایک بووم. بام شاعیر بووە مامۆستا عەبدوڕەحمانی مەلا عەبدوڕەحمانی فاتحی بە کتێب چاوم هەڵێناوە. هەمیشەش یانی کتێب گرنگێکی زۆری لای من هەبووە. مامۆستا مەحموود مەتەڵێکی هەبوو پێبوو بەدەم کاسەکردن و ئەوانەوە وەکتی مەتەڵێکم هەیە ئەو مەتەڵێ بزانم دەتوانی هەڵێنی. من کاتێک مەتەڵەکەم خوێندەوە بەڕاستی نەمزانی. لێمە گرت بردمەوە بۆ ماڵێ بابم و مەلا عەبدوڕەحمانی فاتحی و مەلا محەممەدی زودی کە هەردووکیان شاعری کلاسیک بوون. مەتەڵەکان لێ وەرگرتم بۆ بەیانی وەڵامەکان دامەوە. ئەوان من نەمدەزانی وتی ئەوە وەڵامەکەیەتی بۆی بەرەوە. مەتەڵەکەیش ئەگە دەڵێ دەیخوێنەوە. بەڵێ مەتەڵەکە چی بوو؟ مەتەڵ 5 فیتە هۆیە بۆ ژیان نە بەدەم دەخورێ و نەدەشکێ بەدان نە لە خاک دەڕوێ نەبەریدارە ژیان بەبێ ئەو دەرد و ئازارە. دەیکەی بە دوو بەش دەگۆڕێ ڕەنگی کەم دەبێتەوە سوک دەبێت سەنگی. دەیکەی بە 4 بەش ڕەنگی وەگیایە لە حەلکردنا تێدەگەی وایە. وەڵامی مەتەڵەکەش دینار بوو. دینار ئەو کاتێک کە دەتکرد بە دوونی و دیناری ڕەنگەکەی دەگۆڕا و لە قورسایەکەشی کەم دەبووە. دەیکەی بە 4 بەش ڕەنگی وەگیا و کاتی ڕوبعی دیناری هەبوو ڕەنگی کاغەسە و سەوز بوو. بەڵێ لەوێەوە دەگەڵ مامۆستا مەحموود یەکدیریمان ناسی. ئەوە بوو بە سەرەتایەک کە بەردەوام بەیەکەوە بوون. مامۆستا بۆ خۆی لە شیعری دەنووسی ئەمنی شعرم دەنووسی. ئەوە سەردەمێک بوو کە ئێمە شعرمان دەنووسی تاکە شوێنێکیش بۆ بڵاوکردنەوە ڕادیۆ کوردی بەغدا بوو. مامۆستا محەممەد عەلی مەتۆش بەرنامەیەکی هەبوو بە ناوی لەگەڵ بەهرەی شاعری لاوەکاندا. ئێمە بەرهەمەکانی خۆمان دەنارد بۆ ئەوێ لەوێ دەخوێنرایەوە. ساڵی چەندە؟ ساڵی 1970 بۆ 80 ئەوە یەکەمین ناسرایەتی من بوو لەگەڵ مامۆستا دەینەکن مامۆستا مەحموودی. مامۆستا مەحموود ئەوە وێزگەی یەکەمی هاوڕێیەتیتان بوو. بێگومان مادام ئێوە گرنگی بە کتێب دەدەن و خوێنەر و ڕۆشنبیرن بەرەو پێش دەچی. هەر چەقەکەشی کتێب دەبێ. بەڵێ هەر وەگێ کاک خالید فەرمووی دۆستایەتیمان بە کتێب دەست پێ کرد هەر بەهۆی کتێبیشەوە بەردەوام بووین. ینی کتێب ئێمەی لێک نزیک کردەوە. زۆر جارە و کاتە کتێب دەردەچوو کتێب کەم دەردەچوو کتێب کەم بوو وەکو ێسا نەبوو. چاپکردن کەم بوو. چاپکردن کەم بوو. کتێبێک دەردەچوو من کتێبەکەم دەکڕی دەمودە و کتێبم کڕیوە. کاک خالیدیش کتێبەکەی لێ وەردەگرتم دەیخوێندەوە کتێبەکەم ئەوە دەکرد لێ وەردەگرت دەیخوێندەوە دەیدامەوە. بە هەمان شێوە هەندێک جار ئەو کتێبی دەکڕی و دەیدا بە من. ینی کتێبمان دەگۆڕیەوە. ئێمە لە ساڵی 1970ەوە بەردەوام بە شێعر و کتێبە و کاتە من شاعیر بووم ئەو شاعیر بوو من شاعیر بووم خۆمان پێ شاعیر بوو. دیارە کاک خالید تا ئەندازەیەک لەگەڵ شێعر هەرما بەڵام من لە شێعر دابڕام وازم لە شێعرێ سەر وەرجێران چوومە سەر وەرجێران و نووسین. شعرم کەم نووسیوەتەوە و کاتی من ناوم عەبداڵ بوو ئەویش ناوی خالید شێوا بوو ناوی شێوا بوو. وابزانم شێواویەکەشی چیرۆکی خۆی هەیە. دوایی وەڵڵاهی مامۆستا دەچینەکەن مامۆستا چیرۆکی شێواوی کا خالیدمان بۆ بجێڕەوە. بەڵێ سەرەتا زۆر سوپاس بۆ بەرنامەکەتان. تەبەن وەڵام دەمەوێت سەرەتای ناسینی من بۆ کاک خالیدەوە لەوە دەست پێ بکەم دوای دێمە سەر شێواویەکەی. تەبەن لە سەرەتای هەشتایەکان ئێمە کۆمەڵە گەنجێک بووین لە قەڵازێ هەر بزوتنەوەیەکی ئەدەبی و ڕۆشنبیری بەهێزمان هەبوو کە پێکات بوو لە بەڕێزان مامەسا غەری پشدەری و ئەحمەد قادر سەعید و عوسمان مەحموود و ئەحمەد شادی و مامەسا زیاد محەممەد ئەمین یادی بەخێر خوا عەفوی کە. بزوتنەوەیکی ئەدەبی زۆر بە قوتمان هەبوو. ئەو کاتۆکوی ئێستاژ نەبوو بڵاو کراوە و ڕۆژنامە و گۆڤار زۆر نەبوو. زیاتر لە ڕێگای شعرەوە تێکەڵاویمان پەیدا کرد نووسین و شۆرۆشتانە. ساڵ هات ساڕۆی بوو بە ساڵی 85 ڕۆژێک مامەسا غەری پشدەری کوتی کوڕینە مامەسا عەبدوڕەحمان فاتحی ماڵی هاتووەتە کەنجارێ. کەنجارەش گوندێکە لەو لای قەڵازێ بۆ نەچین سەردانی بکەین.
ئێمەش هەمومان زۆرمان حەزوو ئارزوو لەو مەسەر لەبەرەوەی ناوی ئەو زاتە گەورەمان بیست بوو خۆ عەفویکا کە شاعیرێکی گەورە بوو چوین بۆ خزمەتیان لەوێ کە چوینە ماڵیان بە خزمەت مامۆستا عەبدوڕەحمان فاتحی گەیشتین کە خالیدیش لێو بوو خۆی پێناساندیم گەنج بوو ها؟ بەڵێ وتی من خالید شێواوم ئەمیش پێم گوت تون کا خالید شێوامان هەیە ئێمە شێواوی شاعیر بەڵام تۆ کوڕی ئەو زاتە گەورەی فاتحی بۆ نایکەی بە خالید فاتحی این بە قسەی کردم و کردی بۆ خالید فاتحی فعلا ئەوڕۆ خالید یعنی شێواوەکە زۆری نەخایەن نەخێر خالید فاتحی ئەو ڕۆیەکێکە لە قەڵەمە گەورەکانی وەرگێڕانی کورد کە کتێبخانەی کوردی شاهیدی بۆ دەدا کە زیاتر لە خاوەنی 40-50 کتێبی وەرگێڕاوە شاکاری گەورە گەورە کە دوا هەمین کاری وەرگێڕانیشی بیرەوەریەکانی دکتۆر ئاسۆیە قادری مەحموودزادە کە یەکێکە لە کارە گەورەکانی کە کردوویەتی و تازە چاپ بووە. دەست خۆشکا قادر دێنەوە لای کا خالید کا خالید کاتی کە شارت دەنووسی هیچ هۆکارەکە بوو یعنی مەسەنەن بە چیرۆکەکی خۆشەویستی بە شتێک بلوم بۆم بژێرەوە بەڵێت بە سەبری وەدەێ من بێگومان یارە من لەبەر توێن بام شاعیر بوو تەسیری شعرم زۆر بێگومان دەستم کردو بڵێم بە شعر نووسین ئەوانە هەر شعرێکیش کاتۆ دەنووسی بێگومان باگراوندێکی خۆی هەیە بێگومان ئەو شعرانی کە منیش نووسی من باگراوندی خۆیان هەیە حەز دەکەم ئەوەش بڵێم ساڵی 1985 کە مامۆستا قادر و مامۆستا غەریب بووان هاتن تەشریفیان هێنا کە حەمەد جابیشیان لەگەڵ بوو ئەو تێکەڵاوی من لەگەڵ مامۆستا قادر و لەگەڵ حەمەد جاب دەواازەیەکی دیکەی بەڕووی مندا کردەوە حەمەد جاب تەسیرێکی یەکجار زۆری بەسەر مندا هەبوو هەر ئەوە بۆ بڵێنە من لە ڕێگای کە حەمەد جاب پێوە شعرێکم نارد بە گوباری کاروان یەکسەر شعرەکەم بڵاو کرایەوە لەمە یعنی لە 86ەوە بۆ سەرێ کەم گۆبار و ڕۆژنامەی کوردی هەیە من بابەتم تێدا بەڵام نەکردوێتەوە ئەوە بڵین هەر بەردەوام بوو بەڵام ئەمە ساڵ 1900 لە 96ەوە هاتمە ناو دنیای وەرگێڕان لەو کاتێوە هەتا ئێستا بڵێن بەردەوام لەگەڵ ئەو دنیای کا خالەت جوابت نەدامەوە بەڵێ باسی ئەوم بۆ بکە ئەوەی کە هانی دای شعری بنووسی ئەوەی هانی دەم خۆشەویستی بوو بێگومان خۆشەویستی بوو خۆشەویستی بوو بەڵێ بەس هەروە بوو وەر بە چاو بوو یان وەڵا خۆشەویستی بە چاوێش بوو نامەشت بۆی نووسیوە بوو بەڵێ 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 شعریشم هەیە بۆ بات لەو شعریشت بۆی هەیە بەڵێ یەکەمین کتێب وەکو کتێب کە چاپم کرد ئەو نامی کە شعریە بوو ئەو نامین داستانی حەزێکی شت کەەوە کوی هەموو ئەو لەو کا خالی شێت و شێوە و وایە بڵێم چی جا حەز دەکەم لێرەدا شعرێک بخوێنمەوە بەڵێ طبعاً بێگومان زۆربەی خۆشەویستی شاعرەکانیش بێ ئاکامە ببوورە هەمووی ئەوەش بێ ئاکام بوو ئەم کەوزە ناو نەکەی خالید بێ ئاکام یان لەسەر دەستی مامۆستا قادر پێشنیازەکی جوانی دایە بۆ ئەو هەتا ئێستاش لە تەلاری دڵی مندا شاژنێکە گشت سبەینان پرچە ڕەشە قەترانەکەی دەداتە بەرتیشکی خۆری ئەوێنی من ئەو عاشقە هەتا ئێستاش هەموو ڕۆژێ کە چێشتەنگا و قایم دەبن دەبێتە پەڵە هەورێک و دەڕژێتە ناو دەریای خەم و ئەسری من دەست خۆشبی بەڕاستی زۆر ناسک و زۆر جوانە کاک مەحموود توش بڵێن شتیوا هەبوویان توش شعر ئەوکەت هەر حەزێک بووە منیش دیارە گەنجێک لە تەمەنی ئەوەدا کە قەڵەم دەگرێ عادەتەن ئینسان پێم وایە هەر نووسەرێک کە دەست پێ دەکا بە ئەوە قسەی یەکێک لە چیرۆک نووسە گەورەکانە دەڵێ هەر نووسەرێک دەست پێ دەکا بە شێعر دەست پێ دەکا کە بە شێعر نەوێرە دەڕوا بۆ چیرۆک کە بە چیرۆک نەوێرە دەڕوا بۆ ڕۆمان من بە شێعر دەستم پێ کرد بەڵام من پێم وایە شعرەکانی من دوای گەیشتنم بەو ئاواتەی کە دەمویست تەواو من لێ چوومەوە لە شێعر ئاکامی خۆم پێکات دوایی شعرێکم بۆ کاک خالید نووسی سەرگوزەشتەیەکی کاک خالید و هەنجوینەکەیم بۆ نووسی بوو نازانم ئێوە بە نامە و نامەکاریش ئاگاتان لێک هەبووە ئەو شعرەوە بزانام لای کاک خالید ماوە نازانین ئەگەر خۆت بیرت نییە کا من لە لامە ئەو لە لایەتی من لە بیرم نییە بەس لە لای ئەو هەیە بۆم نردووە بۆ لە ڕووی ئەرشیفەوە ئەرشیفی نامە من ئەرشیفی کێکزار زۆر دەوڵەمەندم هەیە
نامەی هەموو ئەو هاوڕیانە ماوە بەس من کە وەختی خۆی بۆیان پێشمەرگایەتی و ماڵ سووتان و گواستن و ئەنفالەکان و بەڵێ. من هیچ شتێکم نەما ڕاستی هەتا کۆمەڵە شارێکی برادری جوانت مایە ئەو لە هەمووی ئەوان بەهاوە بەڕاستی. جوانترین دیاری خواینە گەنجینەن هەمویان مامۆسا حەمەجاف کاک خالید کاک نیازی ینی کۆمەڵێ هاوڕێی دیکەشمان هەر گەنجینێ هەر یەک لەوانە گەنجینەیەکە بۆ خۆی وەبزانام کابل قادر ئەتو زیاتر نەبە شعر وێرایی نەبە ڕۆمان وێرای زیاتر حەز لە خوێندنەوە بوو زیاتر بەڵێ زیاتر حەز و خولیای من خوێندنەوەیە خوێنەرەی باشی ئاگادارم ڕۆشنبیرێکی جوانی بەڵێ تاوان منیشێکم لەوانەی کە مانگی بەلانی کەم 2 تا 3 ڕۆمان دەخوێنمەوە دەستخۆش بە تایبەتی ڕۆمانی ئەو ڕۆمانانەی کە وەرگێڕە گەورەکان و زمانزانە چاکەکانی کورد وەریان دەژێڕن هەر بە زمانی کوردی دەخینەوە بە عەرەبیش دەخوێنمەوە جوانە بە فارسیش نەخێر بەڵێ بەڵام زیاتر بە کوردی بە تایبەتی ئەو ڕۆمانانەی کە خالیدی فاتحی و مامەسا مححمود باوزی و سەباح ئیسماعیل و یا ئەو ڕۆمانانی کە ڕۆمانوسە کوردەکان وەکو ڕۆمانوسی گەورەی کورجەباری جەمال غەریب دیان نووسێ مامەسا شێرزاد حەسەن گۆران سەباح ئەو ڕۆمانانە دەخوێنمەوە بە سوپاسیشەوە کا خالید فاتحی کە یەکێکە لەو قەڵەمە بە بڕشتانەی لەگەڵ مامەسا مححمود کە کتێبخانەی کوردیان پڕکوردە لە ڕۆمانی زۆر دانسقا وەری دەژێڕن کە خالید بە سوپاسەوە لەو ماوەی ڕۆمانێکی تەرجمە کردووە هەر پێشکەشی بە منی کردووە کۆمەڵی ئاسنینی ئەلکسەندەر دۆما ئەلکسەندەر دۆماس بەڵێ یەکێکە لە ڕۆمانە مێژوویەکانی سۆڤێتی ئەتۆ ئەوە چی باز لەو ڕۆمانانە بینە تو بەسەرهاتە خۆشم لەو جێرەوە کاڵخات بەڵێ وەڵامە تا لە ساڵی 85ەوە تا ئێستا هیچ ساتێک لەگەڵ مامەسا خالید لێکدا نەبڕاوین نامە و نامەکاریتان هەیە بەردەوام پەیوەندیمان هەیە هەتا ئەو سەردەمی سوۆسیال میدیا و مۆبایل پەیدا نەبوو بە نامە چەندین نامەی خالید فاتحیم لایە کە بۆی دەناردم پاراستومە ئەویش هەرنامەی منی لاماوە پەیوەندیمان هەر بەردەوامە تێکەڵاوین هیچ نەبووە نامەک دواب بکەوێ یان شتێکی خۆشەبی لە نامەکان یان ناوەڵا بەڵام ناوەکان من هەموو پاراستووە کا خالید ئەتۆ ئەرشیفەتی باش هەیە لە نامەکە باشم هەیە کا خالید لەو یادگاری هەندێک یادگاری خۆشم لەو بژێرەوە بابڕێک تەڕێکی هەندێک یادگاری خۆش مامەسا مححمود ساڵی 1984 شعرێکی بۆ من نووسی بوو بەنامە دیارە شارەکەم لێرە کۆپیم کردو حەزم دەکەم ئەو شاری بخوێنەوە ئەو کاتی ئەمن شێوا بوو مەوش عەبداڵ بوو بەڵام لە 85ەوە لەسەر دەستی مامەسا قادری من شێوا و نەمام منیش عەبداڵ نەما ئەوش عەبداڵ تەواو کاکە مامەسا مححمود لە دەی 1984 ئەو شارەی بۆ من نووسیوە کە دەتبینم لەنجە دەکەی بە ئەندامی شیرینەوە شای گۆڵانت دەبەر دەمرێ بە نێرگز و نەسرینەوە پوشی زەردی چیای ئاسۆس کە چاوی کەوت بە پرچێت خۆی خستە ناو کوورەی ئاور بەدڵی پڕ لەقینەوە گەڵا شۆڕەبی بەرژینی کانی کە چاوی بە بەژنت کەوت گەڵاو خەڵکی گشت هەڵبەرات بە چاوی پڕگرینەوە لە سەرکی ئەندامی لەشت مامزە کەوتنە هەڵدەرزین لە داخن کەوتنە ڕاکردن وا لە کەڵ وێشپەڕینەوە مانگی چواردە سەری داخست لە ڕووی تۆ ڕووی بۆ هەڵنایە واوردە وردە توایەوە بە ئاسمانی بەرینەوە بەفری نواڵ و لاباسکان کە دیتیان و باسکی سپید بوون بەر پارچەیەک پرمێسک و کەوتنە شیوەن بەشینەوە گەنجی قارون لە چاو گەنجت نرخی نەماوە چاوەکەم لە بێ نرخێتی ئەمڕۆکە ماڵ بە ماڵیان بەشینەوە حەبداڵ مەشێوێ بۆ شێوا و بۆ تۆ عەسا و توورەکەیەک بۆ شێواوی ناشێواویش هەنگوین بە نازەنینەوە ئەی دەست خۆشبی وەڵڵا پێی وێرایە بۆ واز دیرایە پێم وا بوو پێی نەوێراوم ئێستاوە زۆر جوانە وەسفەکەی زۆر جوانە هەر بۆ گۆرانی شتێکی زۆر جوان دەردێت ینی ئەوە بۆ وشەی ئەوەی نازانم بەس خۆت دیارەوات پێ هەست کردە نازانم گەنیش گەیشتی ئاکام و واز لە هەموو شتەکانی گەیشت ماکام وازم هێنەوە پێم وا بوو شاعری هەر ئەوەیەکی کاتیە و تەواو دەبێ وازی لێ بێنم ئەو کات پێم وا بوو بەڵام لە کتێبدا نابڕام دیارە من باشە بیرەوەریەکی خۆشم لەو بژێرەوە کاک بیرەوەری خۆش لەگەڵ بەتابەتی لەگەڵ کاک خالید دیارە مامەسا من لە 91ەوە لەگەڵ مامەسا بە خزمەتی گەیشت و دەیناسم کە ئەو مدیری مەکتەب بوو من مامەسا بووم لە لای
مامۆستاشم هەر بەهۆی کتێبەوە سەرەتا ناسی و خۆشەویست لەگەڵ کاک خالید ئێمە لە منداڵیەوە تقریبان مومان لێ نەهاتبوو هیچمان کە بووینە هاوڕێ و ئەوانە بەیەکەوە بووین تا ئەو ڕادەیە بەیەکەوە بووین پندێکەیە دەڵێ دووگا لە پاڵ یەککەی ڕەنگی یەک ناگرن خوی یەک من و کاک خالید تا ڕادێک خوی یەکمان گرتووە و ڕەنگی یەکیشمان گرتووە هەر ڕۆژێک لێرە لە لای ماچکۆ مامۆستا سمکۆ عەبدولکەریمی نووسەر لەوێ بوو بانگی کردم تخوا مامۆستا مەحموود پرسیارێک گوتم بەڵێ تێوە لەگەڵ کاک خالید بران وتم کەم کاک خالید وتی خالد فاتحی وتم نەوەڵڵا بە قورئانەوە مزانیوە بران وتم دیارە ڕەنگی یەک دیمان گرتووە لەگەڵ کاک خالیدی لە حاڵێکدا تەنها کتێبکردنی بە برا بەڵام لە براش نزیکتر لە براش نزیکتر دوو کەسی وەکو دوو کەسی هاوبیر هاودید هاوتەمان ئێمە لە 1970 بەیەکەوەین جار هەبووە بە ساڵ لە یەکدا بڕاوی ناگامان لە یەکتر نەبوو بە تایبەتی سەردەمی پێشمەرگایەتی و کاتیان فالەکان بوو لە یەکتردا نەبڕاوین بەڵام بەنامە هەر ئاگامان لە یەک بووە بەڵام سەیرەوەی تا ئێستا بۆ دەقەیەکیش لێک زویر نەبووین لێک زویر نەبووین بە هیچ شێوێ هیچ گلەیش لێک هیچ گلەیشمان لە یەکتر نەبوو بە ساڵ یەکدری نەبینی گلەی ناکە هەر قەت بەدیدی من ئەو هاوڕێتی ڕاستەقینەیە دائیمەن لە یادیتی لە مێشیتی باشە وەکو باسمان کرد بەبێ دوان تێی دەگات بەبێ هۆکار خۆشی دەوێت بەبێ بەرژەوەندی ئامۆژگاری دەکات ئەو هاوڕێتی ڕاستەقینەیە کە ئەوەی لەبێن نێوانتانەیە ڕاستە کاک عەبدولقادر بەڕێزت هیچ هەوڵەکرد نەبوو بۆ شعر نووسین و شتێک و ئەو شتانە ناوەڵام من لە دنیای شعر بەس دەخوێنمەوە لە شعر بەڵام هەوڵی نووسینی کەم هەیە جارجار لە بابەتی دەنووسی بەڵێ لە گۆڤاری ڕامان و لەوانە شت بڵاو دەکەم بەدیدی من ئەوەندە خوێندێت و ئێستا دەتوانانی ڕخنەگرێکی باشت لێ دەرچی بەڕاستی نازان بەس خۆت نادەیە ئەو بوارەی زیاتر حەز و خولیای خوێندنەوەم هەیە بڵێ یادگارێکی خۆشم بۆ بژێڕەوە لەگەر ئەو پیاوە جوانانە لەگەڵ کاک خالید فاتحی طبعا تازەترین یادگاری خالید فاتحی ئەوەیە لای من ئەو کتێبەی دکتۆر ئاسۆی تەرجومە کردووە کتێبێکی زۆر گەورەی یادداشتەکانیەتی تاوەری ژێڕا تا تەواوی کرد هەموو شەوێ پەیوەندی بە منەوە کردو لە ڕێگای مەسنجەرەوە بۆی باس کردوون گۆشتۆتە شوێ و چی کردو چی نەکردووە جا کە تەلەفۆنیش دەکات چاکچۆنی نییە هەر دەڵێ مامەسا چ دەکەی منش وەڵامی دەدەمەوە چ دەکەم و بۆی باز دەکردم ئەو کتێبەی چۆن دەستی پێکرد و گەیاندوویتە شوێ منیش هانم دەدا ئەو فعلەن توانی بە ماوەیەکی زۆر کەم ئەو کتێبە وەربژێڕێ جایشێک لە خەسڵەتەکانی کاکە خالید لە وەرجێڕاندا ئەوەیە کاتێک کتێبێک وەردەژێڕێ پێدا ناچێتەوە ئەوەندە متمانەی بەخۆی هەیە پێدا ناچێتەوە و من شانازی بەوە دەکەم کە دوو وەرژێڕی گەورەی کورت ئەوڕۆ هاوڕێیەکی نزیکی منە نەویشکە خالید فاتحی و مامەسا مەحموود باوزیە کە بەڕاستی ئەوانە مای شانازین کورت هەموو شانازیان پێوە دەکا کە دوو قەڵەمی بە بڕشتی وەرژێڕانی کوردن دەست خۆش کا خالید یادگاری خۆشم بۆ یادگاری خۆش یادگاری مە بەس کتێبە من خۆشە ئەگەر بمبووری من یادگاریەکەم ئەو کاتە کە خوێنم تەواو کرد چوین بۆ ماڵی مامۆستای لە کەنجارێ بوو ماڵی مامۆستا عەبدوڕەحمانی فاتحی بۆ خۆی شاعیر بوو پیاوێک بوو لە تەمەندا گەورە بوو زۆر لە ئێمە گەورەتر بوو لە هەموو ڕوویەکەوە بەڵام سەیرەوە بوو لەگەڵ ئێمە هەڵی دەکرد من بە مانگ عاسکەر بوو لەبەر عاسکەری نەدوێرام لەوێ بم پێشەوەی بڕۆم بۆ پێشمەرگایەتی لە ماڵ مامۆستای بووم لەگەڵ کاک خالیدی داهاتین دەچوین لەگەڵ کاکاوەی برای دوایی وەکو کوڕەکان دەچوومەوە ماڵێ بەڵام یەک لە کێشەکانمانەوە بوو دەبوو نوێژمان کرد بە ئەو کاتەژ نوێشکردنمان پێخۆش نەبوو گەنج بووین تازە دەگەشتینێ کەنجارە مزگەوتێکی لێ بوو مزگەوتەکان کە دروست کرد بوو ڕووە و قیبلە نەبوو نازانم کاک خالید لەبیرتە شانی لە قیبلەی خێتیان لێدا بوو خەتیان لێدا بوو فەرشەکان ڕاخرابوون مەلا دەڵێ کە لەسەر من بەرێ دەوەستا مامۆستا دەی و ڕەحمەتی خواتان لێبێ خوار ڕاوەستن چونکە ئەگەر ڕاوەستابان ڕویان لە قیبلەی نەدەبوو مامۆستا دەی فەرموو ڕەحمەتی خواتان لێبێ خوار ڕاوەستن دەبوو خوار ڕاوەستا بووی نەک بەڕاستی و ڕوو لە
هەر نەشیان گۆریوە نەبوو بیر و خێن و دروستیکەنەوە نا هەرەوە بوو مزگەوتی گوندی بوو ئیتر بە مانگ من لەو ماڵی بووم برادرانی کە هەر بە ئامان شێوە تقریبا ماڵە مامۆسای واتە ماڵی کاک خالیدی خانەی غەریبان بوو بەڕاستی کاک عەبدولقادر ئەوە ئەمە بەرەو کۆتاییەکەی دەڕۆین چۆن وەسفی ئەو هاوڕێیەتی جوانەی دەکەی کە ئێستا لە نێوانتاندا طبعا خالید فاتحی و مامەستا مەحموود بۆ من دوو دەواازەی گەورە بوون دوو دەلاقی گەورە بوون بۆ زیاتر ڕۆچوونە ناو دنیای خوێندنەوەی ڕۆمانی وەرژێردراو کەم لە ڕێگای ئەو دووزاتە گەورە ئاشنا بووم بە ڕۆمانی فارسی و ڕۆمانی ڕووسی کە ئەوانە لە زمانی فارسیە وەریان دەژێڕێ مامەستا مەحمودیش لە عەرەبی شدوەر دەژێڕێ یەکێک لەو شاکارانی کە مامەستا مەحموود وەری ژێڕا من کارێکی وای کرد من شارەزە بم بە ئەدەبیاتی ئاهوازی یەکێک لە ڕۆمانەکانی مەحموودی مستەفا مەستورە ڕوخساری خودایشەکە لە کارە جوانەکانی ئەو پیاوەری ژێراوە ئەوە وای کرد کە من هەمیشە بە دۆدا چوون کەم و پابند بم بە هاوڕێیەتیم لەگەڵیان یەکێک لەو شتانی کە خالید فاتحیش حەز دەکەم لێرە بیژێڕمەوە ڕۆمانێکی وەرجێراوە ڕۆمانێکی جەنگیز ئەیتماتۆفە ماڵ ئاوە گۆڵ ساری کە من خوێندمەوە توم خالید دەبێت تۆ هەموو عمرت مەیتەر بووبی لە ناو وڵاخاندا گەورە بووبی وای وەرجێراوە وتی وەڵڵاهی ڕاست دەکەی وتی ماوەیەکی زۆر چووم لەگەڵ مەیتەران ژیام بۆی شارەزای ژیانی ئەسپ و وڵاخ و شتوا بووم چۆن مامەڵەیان لەگەڵ دەکرێت ئەو ڕۆمانی ئاوە وەرجێراوە کاک مححمود بەڕێزت چۆن هاوڕێتی ئێستا دەبینی و چۆن ئەو هاوڕێتت کۆنە دەبینی هاوڕێتی لە ناو فارسەکان بە هاوڕێ دەڵێن ڕەفیق بە برا دەڵێن برادەر فارسەکان بە برا دەڵێن برادەر بەڕاستی من پێم وایە ئەوەی من بینیم کە ڕەفیقەکەمان ڕێکی ئێمە برادەرایەتین واتە برایەتی ئێمە بەو شێوەیە هاتوین و تا ئێساش هەروین بە دڵنیاییەوە ئێستاش هاوڕێەتی هەرماوە دەبینم خەڵک خۆی دەکاتە قوربانی بۆ لە پێناو هاوڕێەتی دابینی ومە بیستومە هاوڕێی زۆر باش ماوە کورد باش هۆگری یەکتر دەبێ و یەکتریشیان خۆش دەبێت ئەگەر چی لە یەکتر رازی نین کە قسە دەکەین لەوانەیە لە یەکتر رازی نین بەڵام کاتێک دەکەوینە مەوقیفەوە و کاتی زۆر جوانت پێکا برای دەرەیە برای دەری خانەوادەکەی بەس هەر برایە زۆر جوانت پێکا ڕێک برایە کا خالید کۆتایە دینە لای بەڕێزت بەحقەت برادرایەتی یەکێکە بڵێن ئەم پێم وایە یەکێکە لە زۆرێتەکانی ئینسان ئەمن هەمیشە دەست برادرە کۆنەکانمەوە دەگرم لۆی نوێ سینینە نا بەڵام ئەوەندە لەگەڵیان قاڵ بوومەتەوە جوانە برادری کۆنیش پێماوی وەک شراوی وەدا کۆنتر بێ خۆشەویستە زۆر سپاسان دەکەم زۆر بەخێر بێن سپاسان دەکەین دەڵێن ئاسانە برادرێک بۆ برادر دوبەخشی بەڵام زۆر ئەستەمە برادرێک بدۆزتەوە کە شایەنی بەخشین بێت هەرشاد